بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت پێ خۆشحاڵم لە مانجی پیرۆزی ڕەمەزان لە بەرنامەی ماچی ڕەمەزان بە خزمەتی وەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە ئەو مانگەی کە ڕەحمەتە مانجی نورە مانجی قورئانە مانجی بەرەکەتە مانجی لێخۆشبوونە مانجی نازلبوونی قورئانە ئینسان چەند دڵخۆشە چەند شادومانە کاتێک کە لەگەڵ قورئانە تێکەڵا کاتێکەوە خەریکی ذکری خوای گەورەیە کاتێکەوە خەریکی هاوکاریکردنی کەسانی دیکەیە خەڵکی هەژار خەڵکی نەدار چاوەڕێ ئەو مانگەیە تاوەکو تۆی مسلمان هاوکاری بکە یارمەتی بدەیت ئەم مانگە مانجی بە خۆداچوونەوەیە دەبێت تۆ حساب لەگەڵ خۆت بکەیت برێ ئەوە مانجی ڕەمەزان هات ئەو 11 مانگەم کوبەڕێ کرد لە هەڵە و تاوانەکانم پەشیمان ببمەوە و زیاتر و زۆرتر خۆم بە عیبادەت خەریک بکەم کاتەکانم بە فیڕۆ نەدەم من لەسەر مانجی پیرۆزی ڕەمەزان و پێشوازیکردن لە مانجی پیرۆزی ڕەمەزان بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر دەدوێنم بەیەکەوە بابچین بابزانین ئەوان چەند دڵخۆش و کەیفخۆشن. تا پشیوانم ئەو دەدەمێ ئەو ڕەمەزانەی تۆرەی بکەمەوە اینجا ئەوەی دڵی بە مانگی ڕەمەزان خۆشنوێ بسڵمان نییە لەو خۆشترێ خوا لێت خۆشوێ واللهی داکمان هەڵدەستان هەنجینێ وەچی ئێستا غاز و ماز و شتان نەبووە پێم زیدەیان کرد و ناو سێریان دەکرد و لەگەر چای دەمان خوارد و بە ڕۆژی دەبووم بەوە تا هێواری پشتیوان بەخوای گەورە ئیشەڵا مانگێکی خۆش و مانگێکی پڕخێرە بێت. لەبەرەوەی مانجی ڕەمەزان مانگەکی ڕەحمەتە بەرەکەتە پڕ لە خۆشیە و کامەرانیە. ئەوە مانجی ڕەمەزانە بەری چەندرت پێخۆشە بزانم بەخوای من لەوی بەعادەلەترم یانی ڕەمەزانەکە زۆر حەزم لێ پێخۆشە هەری وەڵا لە ڕەمەزانان زانم بەس خەریکی بەخۆی ئەمن تەقاوتم یعنی ئیش و کاری من مارێ و مزگەوتە مزگەفتە بەێ زۆر دەچێ مزگەفتێ بەێ هات پێ ڕابگەم ئێستاوا ئینتزار دەکەم بەلا بانگدا بڕۆم ئەو دەست مزگەفتەبی لە مارێش نێزیک مزگەفتێمە الحەمدوللا لە مزگەفتی خۆت بەسی سەرقاڵ دەکەی بەچ مەشغوڵ دەبی بەخۆی بە سەلاوات و یعنی هەموو نوعشی نوێژی یعنی ڕابردی ئەوانە دەکەمەوە بە زۆری نوێژم چۆ زۆری نێژ چووە بەێ چووە لە گەنجی لە گەنجی کۆ لە بە ئیشیش لە بە ئیشیش بەێ پەشیمانی ئێستا تا پشیوانم ئەو دەدەمێ ئەو ڕەمەزانەی تۆرەی بکەمەوە ئینشاءڵڵا کەواتە گرینگە ئینسان پەشیمان بێ لە کارەکانی ڕابردووی ئەگەر خراپ بوو بێ گەلە پشیوان دەرم یا ڕەبی خوا دەبی نێم خۆشبی مەلاش دەرێتن ئەتوو ئەگەر زۆر ئەوە بی نوێژ بکەی و خێر بکەی و یعنی لەگەر بڕۆی ئینشاءڵڵا خوا لێت خۆش دەبیتن ئەمن نوێژم چووە بەڕاستی بەو پێشە ڕەمەزانەی دووری بکەم هەز دەکەم یعنی لەگەر ڕەمەزانی زۆر تێکەری تێکەرم ئینشاءڵڵا ئەگەر نەبرمدا دوعا دەکەم پێشی وەختی زۆر دوعام کردی گوتم ڕەمەزانەکەی بکەم ئینشاءڵڵا ئەو داگە بەش برم قەیدی ناکە ئێستا ڕەمەزانان زۆر سڵاواتی لێ دەدەی بەێ وەڵڵی هەتا دەستمەوە مالێژ نییە هەتا دەستمەوە مال دەگەمە دەرکە ئەوشەی دەرێمە منداڵە سەلام عەلەیک یعنی هەنجی نێ کەس هەر سەلاوە دەری با بەوە چ دەری دەرم بۆ ڕەمەزانان لەگەریان تووڕەنی مامە نا خزمەتی یەک پیرێژنمێ لەگە زۆکەچی خزمەتیشیان دەکەم لەبەرەوەی لە ڕای ئەو خوایی چونکە ئەگەر مردم دوعام لۆ دەکەن یعنی هەموو شتەکەم لۆ دەکەن بەس ئەگەر هات تۆڕە و تەنگاوم بم بەو ڕەمەزانەی زۆر بە غەزەبی تەمەشامی دەکرد و قسەی بەمە دەگۆ ئەوانە زۆر خۆش دەوێت زۆرم خۆش دەوێت دارێ پیرێژن کەتیە بەستەمانەی دوعای لۆ بکە ڕەمەزان دوعای دەکەم بەس نوێژەکەی دەکاتن دەرێم هەردەستم پیارەی هەردەگرم چای هەردەگرم سمەتی هەردەگرم بەس لەبەرەوەی زگم پێدەستی بەخۆم باشترم چەندرت خۆشە بەهاتنی مانجی ڕەمەزانی اینجا ئەوەی دڵی بە مانگی ڕەمەزان خۆشنوێ بسڵمان نییە چکە مانگی ڕەمەزان مانگی تۆبەیە مانگی تۆبەیە خوا لە گوناح خەڵک خۆشە بێ ئەو کەسێشتر کەیف خۆیەتی چیەکە تاوانەکە ناکە کەیف خۆیەتی وەنیە کەواتە گرینگە تۆ بە بکەین 100%
تۆبە نەکە مانگ ڕەمەزان هەت تۆبە پێویستە بە تایبەتی لە مانجی ڕەمەزان مانگی ڕەمەزان هەر زۆر پێویستە ئیسە تۆبەکەی ئارەوەڵا زۆر باشە ئینسان کە تۆبە دەکاو دەگەڕێتەوە لای خوای چەندێک دڵی خۆشە واللهی ئەتر خوا ئەگەر ڕەحمی لێ بکە خوا تۆبەکە لێ وەرگێ زۆر باشە ئەی تەبعان خوا تۆبە لێ وەرگێ و لێت خۆش بێ باش نییە لەو خۆشترێ خوا لێت خۆش بێ لە مانجی ڕەمەزانی زیاتر خۆت بەچی سەرقاڵ دەکەی واللهی ئێمە داوام و شتەکەین و ئەتە بە ڕۆژۆ بین و بە نوێژ و تەعات و ئەو شتانەوە زۆر باشە لە کاتی داوام بۆ گەرمەجالەکەتە بوو چەندە گرینگە ئەو کاتەی بۆ خۆزیۆبیکە هەلێک ذکری خی گەورەی تێدا بکە یان جێ لە قورآن بگری یان قورآن بخوێنی وەڵایگە قورآنش نەخوێنی ئەبێ هەیگوێ لێ بگری چۆ قورآن شتێکی پیرۆزە مانجی قورآنە مانجی ڕەمەزان مانجی قورآنە قورآن لەم مانگەدا بەزیە ئەتر ئینسانش ئەبێ لەم مانگە تۆبەکە و دەست دەخوا بەرزۆکە و باسی پاشیۆم بۆ بکات چەندێک کە دادەنیشن لەسەر سفرەیەک هەموو کۆ دەبنەوە چەندێک دڵت خۆش دەکاتن وەڵایی خۆشترین شەوە ئەو کاڵەسی بە پاشێ و شتێکی جوانە شتێکی ڕێک و پێکە یەترخوا ئەوەی فرس کردە لەسەر خەڵک دەڵێن بەرەکەتی شەر لەو پاشەوەیدا 100% بەرەکەت هەر لە مانگی ڕەمەزانە خۆی تر پاشێ و بێ مەغریب بێ بەڵام مەبەستم پاشێوکردنەکە دیمەنەکی جوانە مەغریبان کە لەسەر سفرەی کۆ دەبینەوە شتێکی زۆر شتێکی جوانە یعنی ئەوە خۆ دوای مانگی ڕەمەزان جوان نییە ئەو سفرۆ شتە حاجی چەندە گرینگە ئینسان خەریکی قورآن خوێندن بێ خەریکی ذکری خوا بێ واللهی ئەگەر توانات هەبیتنەوە قورآن خوێندن هەموو دەمێ خۆشە بەس ڕمانجی ڕەمەزانن ئەوە تایبەتەوە و خێریشی زیاترە دەنا بە نسبەت قورآن ئەگەر توانات هەبی هەموو مانجێ یعنی هەموو وەختێک کە فەراغ بوو ئیشت نەبوو بخوێنیەوە نیعمەتە بەرەکەتیشە قورآن پاشێ و جاران چۆن هەردەستان واللهی پاشیوان ئەمن یەک بخۆم وەچ پێشان هەڵدەسم ینی پێشان زمانی پێشان منداڵی دەری ینی ئەو وەختی واللهی داکموان هەڵدەستان هەنجینێ وەچی ئێستا ئەوەش نەبوو ناویچە غاز و ماز و شتان نەبووە پرێمزی دەیان کرد و ناوسێریان دەکرد و لەگەر چای دەما خوارد و بە ڕۆژی دەبووم بەوە تا هێوارێ و خواردنی ژۆکی ئێستا نەبوو هەموو ڕۆژێ گۆشت و تەرتیبات و سەڵاتە و شتانە نەبوو بەڕاستی ئەمە منداڵ بووین ینی هێواران بەس شتەچکە زاهیرێککە جوانتر هەبوو جیرانەکان هەرچیان هەبایە لە یەکدریان دەبرد هەرچیان هەبایە ئەوەی عسابی خواردنی شازیان نەدەکرد هەرچ هەبایە ئەو لۆوی دەبرد ئەو دەینانە بۆ 4-5 قاپ هەرکرد دەخوا قاپ دادەندرا دەخورا قاپەکە دەبرد لە بۆ جیرانە یەک لە بۆ ئەو جیرانە ئەویش لۆی دەهینایەوە ئەو دەهینەوە زۆر زۆر خۆش ئارەوە ئەوە ینی بەتەنێ خوارد نەکردنە دەخوار هەری خۆت ینی بەم شەکەلی دەتخوارد لەگەی جیرانانشا ئێستا چ هەیە ئەوها جوانبی لە ڕەمەزانێ زۆر دڵت پێ خۆشە چ دیمەنەکەی دەیبینی هێشتان هەر بە جوانی مای دیمەنی مزگەفتەکان خۆشە طبعاً ئێستا خەڵک زۆری دەستە مزگەفتێ و زۆری ئینشاءڵڵا ڕووی لە خوای کردیە ئەگەر ڕاستیش دەوێت هەر ئەو تەواوە ئینسان ڕووی لە خوای بکە وەنیە ئینسان بەس ڕووی لە خوا بیتەوە ئەدیکۆ ئەگەر ڕووی لە خوا نەبیتنەوە کارە ساتە هەرچی بکەی پێشیمان دەبیەوە بەس ئەوەی لە خوای کارە ساتەوە نییە خوش ڕەحممان پێ بکە ئینشاءڵڵا ڕەحم بە هەموو لایەک بکە ڕەحم بە و اختیار و گەنج و هەموو ئەوی بوونەوەرە لە ژیان یعنی ئەوەی بوونەوەرە ڕەحمی پێ بکە یا ڕەبی خدا هەموو کێشەکان حەلکاتن بەس ینی بە سەلامەتی و بەبێ مشکلە و خەڵک ژیانی خۆشبی و وڵی ئەمن لۆ خۆم لە خودی خۆم باشم زۆکو دەری دڵم بەو خەڵکەی دەسووتێتن کاتەکەی بە فیرۆتدا بەلاش زۆربەی کاتیش زاری وڵا زۆنێ دەنە لە خۆم تقریبا تا ڕادەیەک باشم باشتر دەبم ئینشاءڵڵا وەکو موسڵمانێک چ ئامادەکاریەکەت کردیە وڵی زۆر لە هەم شتەچی مانای ئێستا دام نای وەکو برێ لە فکرەی خۆم مانای کە دەرەی ڕۆژوانەکی نام بدەی خێرەی زۆر گەورە دەگاتێ ئەو شتانم لە مێشیدا هەیە مانای لە ڕەمەزان لە داوەتکاری و مەسەلەن ئەوانەی بە ڕۆژی نەمەسەن خزم و کەسی خۆم داوەتیان بکەم بەڵکو خێرەکەش لۆم نیش دەنووسرێ وە زۆر شتی تکە مانجی ڕەمەزان مانگەکی پیرۆزە و پڕ ڕەحمەت و بەرەکەتە بەڕاستی ئینسان لە مانجی ڕەمەزانی ینی تەمەنا دەخوازی نەمە بگەینە مانجی ڕەمەزانی لەبەرەوەی مانجی ڕەمەزان مانگەکی ڕەحمەتە بەرەکەتە پڕ لە خۆشیە و کامەرانیە لە مانجی ڕەمەزان
ئێستا زیاتر بەچ خەریک دەبی مانجی ڕەمەزان ئینسان دەوی بەرنامەی هەبی بەرنامە داڕێژ بیت شەو نوێژی زیاتر بکاتن بە ڕۆژ قورئانی زیاتر بخوێنیتن دوعا و پاڕانەوەی زۆر بکاتن ئیتر زیاتر چی لانی خوای هەیە ئەو شتانە بکات زیاتر چەندێک لەگەڵ قورئان خوێندن تێکەڵی لە مانجی ڕەمەزان زیاتر دەتەوێت چەند ختم بکە ینی وەڵی مانجی ڕەمەزانان ختمەکمان هەیە لە مزگەوتی بەیانیان و زیاتریش بچینە دوو ختمان دەکەم زۆر باش کەواتە گرینگە ئاڵقە دروستکردن لە مزگەوتەکان لە مانجی ڕەمەزان زۆر پێویستە بەخوای ڕۆژانە دەبی تایبەت کە بەرنامە تەوی بەرنامە داڕێژ بیت ینی ڕۆژانە چکە مانجی ڕەمەزان تایبەتە بە دوعا و پاڕانەوە و قورئان خوێندن و زکر و تەسبیحات لە کاتی زیکرەکان چەندە دڵت خۆشە کە یادی خوای گەورە دەکەیت هەموو کاتێک ئینسان کە یادی خوای گەورە بکاتن دڵی خۆشە هەموو کاتێک والله هەمومان دڵخۆشین بە تایبەتی میلەتی کورد میلەتیشی مسلمانە بەعام هەموو لایەک بۆ مانگە دڵخۆشە من نەخۆشم بۆ خۆم نەخۆشی دڵم لە خوای گەورە لە مانگە مبارەکە شفای من وهەموو تەواوی نەخۆشانی دنیا بدا ئەلحەمدولە مانج خۆشە بێ ئینشاءالله جاوەکەشی جاوێکی خۆشە یعنی ئەوە نییە بڵێ هاوینە و زۆر ماندوو دەکایەوە لەو ڕەمەزاوە ڕۆژگرتن ئەرچی هەمومانە ئەرچی هەموو مسلمانێکە ئەرچی هەموو تایکی کوردە ئەرچی هەموو لایەکە بۆ دنیا تا بۆ قیامەتە ئینسان کە ڕۆژ بۆ دنیا بەدەستی خاڵی نەڕوە بۆیە ئینسان دەبێ لە مانگە قۆڵی لیاڵ ماڵێ و پشتیوان بەخوای گەورە ئینشەڵا مانگێکی خۆش و مانگێکی پڕخێرە بێ بۆمان دەبێت سات بە ساتی ئەو ڕەمەزانەی بخۆستەوە بیکاتە دەرفەت لە بۆ خۆی تاوەکو پاداش بەدەستبێنێت بە تاکید قسەکە زۆر جوانە زۆر منتقیە زۆر لە جێ خۆیان بۆ قسەکەی جەناب بەڵێ ئارە وەڵا ئینسان دەبێ هەموو هەوڵەشی خۆی بدا بۆ ئەوەی بە هەکبێکی پڕۆ بچێ بۆ دنیا گوناح بەس نییە تاوان بەرەوەڵا بەسە بەرەوەڵا کیفایەتە الحەمدوللا ئێمە دووری لە گوناح وەڵی کاتێک فتار دەکەیتەوە وازانی جەژنە سبحان الله ئەوەندە دڵت خۆشە وازانی هەموو دنیا لە کاتی فتار لەوانەیە جەناب بیست خۆت ملاحەزەیەوەت کرد بێ من لەو کاتە وازام هەموو دنیای منە لە خۆشە خەریکە لە شقی باڵ دەدەم بۆ ئاسمان ئەوەندەم دڵ پێ خۆشە لە کاتی فتار بە تاکید خۆش لەوان تێبینیوەت کرد بێ کەواتە ئەو کاتیش گرینگە دوعا بکەین بە تاکید ئارە وەڵا لە کاتی فتارە ئینشاءالله ئینسان دوعای ڕەت نابێتەوە خوای گەورە مەزنە غەفور ڕەحیمە بازام چەند دڵخۆشی بە هاتنی مانجی ڕەمەزان بسڵمانانی جیهان ئەبێ هەمووی زۆر دڵخۆش بێ لەبەر ئەوەی مانگێکی زۆر پیرۆز و خۆشە خوای گەورە ئیشەڵڵا بیکاتە قسمەتی هەموو بسڵمانانی جیهان زۆر دڵمان خۆشە کە مانگی ڕەمەزانی پیرۆز هاتووە لە ڕەمەزاندا خۆت بەچیوە سەرخاڵ دەکەیت وەڵایی ئیشەڵڵا بە زگرەکانی خوای گەورەوە و بە نوێژ و تەعادەوە زیکرەکانی خۆی چەند دڵت خۆش دەکەن هەر بەس زکری خوای گەورە دڵی ئینسان خۆشەکە بەڵێ زۆر باشە چەندێک پێ دوایەوانەیە کە زۆر زکری خوای گەورە دەکەن سەرکەوتون لە ژیاندا ئەوەی کە زکری خوای گەورە بکە ئەوانە زۆر سەرکەوتون لە دنیاە زۆر سەرکەوتون لە نوێژەکان بەڵێ هەمووی دەچێ مزگەوت لە ماڵەوە دەکەی چۆن وەڵی ئیشەڵڵا ئەوەی هەتا بە گوێرەی توانابێ ئەتوانین یعنی تەراویحەکان ئەبێ بڕۆی مەجالیت ینی ئیشەڵڵا ئەتون نوێژ بەیانیە و نوێژ نیمەڕۆی ئەمانە ئیشەڵڵا خوا بۆمان بکە هەمووی بە جەماعەتەکەین لەبەرەوەی مانگێکی زۆر مبارکە نوێژەکان بە دوو قات و سێ قات و چوار قات بۆت حسابی ئیشەڵڵا کەواتە گرینگە خۆمان بە زکری خوای گەورە بە قورئان خوێندن خەریک بکەین نەکاتەکانمان بە موبایل و بەشتی لاوەشی سەر بکەین بەڵێ زۆر ڕاستە ئێمە بسڵمانین ئێمە ئەم مانگە ئەبێ زۆر پیرۆز بێ لامان لەبەرەوەی ئێمە 11 مانگە گوناح و تاوان ئەنجام ئەدەین بە هەچی شێوەیە بێ مەقسەد ئەم مانگە خوای گەورە لاپەڕێ سپیمان بۆ کاتەوە لێمان خۆشە بێ مایەکی زۆر پیرۆزە ئەبێ زۆر نوێژ و تەعادی تا بکەین زکرەکانی خوای گەورەی تا جێبەجێ بکەین کەواتە مانگەی تایبەتە بەڵێ